بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو لێرە لە پارکی منارە لە شاری هەولێر لە گەڵتانین بۆ قسەکردن لەسەر تێپەڕینی ساڵێک بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر هەر وەکو ئەوەی دوێنێ بوو بێت هێشتا لە فکر و خەیاڵ و زاکیرەی تاکی کووردا وەکو ڕووداوێکی ناخۆش وەکو کارە ساتێک و وەکو خیانەتێک باسی لێ ئەکرێت. ئێمەم شەوەمانەوێت باوبەشی لەگەڵ میوانەکانم و لەگەڵ کۆمەڵێک هاوڵاتی بەڕێزی کەرکووک و دووسخورمات و داقووق کە لە ناو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوون کە تا ئەم ساتە بەدەست کێشە و خەم و معاناتەکانەوە دەناڵێنن بەهۆی ئەو ڕووداوانەوە ئەم شەو قسەمان بۆەکەن و لە دەستەڕاستی منیش دوو میوانی ئەزیز و بەڕێز دانیشتووە هەریەک لا بەڕێزان مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە خێراتنی دەکەم واروەها کاکشاخەوان عەبدوڵڵا پارلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. بەڵێ ئەزیزانم ئێمە گفتوگۆکەمان دەست پێەکەین ئەم شەو من هەوڵە دەم کەمترین قسە بکەم بۆ ئەوەی زۆرترین باس و خواس و معانات و خەم و ئازاری کەرکووکیەکان و ئەوانەی کە بەهۆی 16 ئۆکتۆبەرەوە تووشی دنیایەک خەم و کێشە بوون بگوێزینەوە. مامۆستا ڕێبوارگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم ینی بە پرسیارێک دەست پێ بکەین ینی ئەکرێ بڵین ئێمە 16 ئۆکتۆبەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەوەی بەر لە ساڵێک ڕوویدا ڕووداوگەلێکن لە پشتمانەوەن یان هێشتا لە پێشمانەوەن ئەکرێ ڕوو بداتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان پێشەکەی سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانمان کە توانیان بەرگری لەو هێزە دووبارەی ئەنفالچی و کیمیابارانی حەڵەبجە و کارەساتی ئەنفال و بەرزانەکان کە پێشووتر ڕژێمی سەدام و پێشووتر حەرس قەومی دوایی تەکمیلەکردنی لەلایەنی عەبادی ئەو مجرمەی کە هێزی هێنایە سەر کورد بۆ جارێکی تر لەگەڵەوەی کە دەستور دەرچوو بوو کە دەستور مەنعی ئەوەی کرد بوو کە جارێکی تر ئەو کارەساتانەی عێراقیەکان دروستیان کرد حکوومەتە عێراقیەکانێک لە دوای 2023 دووبارە نەبێتەوە بەڵام بەداخەوە ئەویش مادەی نۆی دەستوری پێشێل کرد و جێشی بێکارهێنا بۆ چارەسەری کێشەی سیاسی دووبارە سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەی کە بەرەنگاریەوان بوونەوە کە هەدەفیانەوە بوو کە عامری و مالکی و قەیسی خەزعەلی و هەر هەمویان کۆبوونەوە دەوروبەری هەولێر و منتقەکان کە یانوت هەولێریش لە مەرمای هەدەفی ئێمەیە الحەمدولله پلانە نەگریسەکەیان جێبەجێ نەبوو. سەر و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی خەباتی کورد بەگشتی و بە تایبەتی ئەوانی 16 ئۆکتۆبەریش کە ڕۆحی خۆیان پێشکەش کرد بەرامبەر بە ئەوەی کە جارێکی تر ئەو کارەساتەی کە کورد بینی بووی پێشووتر دووبارە و سێبارە نەبێتەوە و مەشر وەڵامی ئەو پرسیارەیە دووبارە و سێبارە و دەبارە ئێمە مێژووی عێراق بخینەوە بەداخەوە هەر لەگەڵ یەکەم حکوومەتی نوری سەعید لە سیویەکە کە مزاهرە دروستە بێ لە وەسەط و جنوبی عێراق لە هەمان کاتە شۆڕشی شێخ مەحموود دەست پێکا لەوانە هەموو مزاهرەتچیەکانی عێراق بەداخەوە ڕاوەستن ئەمرەکەن بە نوری سەعید ئەلێن بڕۆ ئەو شۆڕشەی کوردستان بتوێنەوە مێلە سەرەڵداتەوە کە شێخ مەحموود ئەگرن و ئەیکەنە ناسڕێ نەفیەکەن دووبارە نوری سەعید لە چلوویەک کە مەلا مستەفا بەڕەحمەت بێ دووبارە ئەوێ شۆڕش دروستکاتەوە دەرەچێ لە معتەقەدی کەتایەتی دووبارە مزاهرە کەپەکەنەوە دووبارە بە تۆپ و تیاری بەریتانیا بەداخەوە کە هاوەن لەو کاتە فڕێ دێتە خوارەوە ئەوە بوو مەلا مستەفا بەرەو ئێران ئەڕوات و لە عێراق بەدوای ئەکەون و لە 51 و 61 تا کۆتایی ئێمە ئەو مێژۆ ناخۆشە باو باپیرانمان بینیان تەمەنایان نەکرد بۆ ئێمە بمێنێتەوە ئێمەش تەمەنا ناکەین بۆ جوری دوای خۆمان بمێنێتەوە بەڵام ئەمە طبیعەتی گەلی عێراق ئەمە طبیعەتی گەل و حکوومەت بەداخەوە کە لە ساڵی 58 کە ئەچنە لای عەبدجەمال عەبدناسر وەفدێکی کوردی بۆی کە مافی ڕەوای ملەتی کورد بەدەستبێنن ئەلێ هیچ سیقەتان بە حکوومەتی عێراقی نەبێ ئەگەر پێتانش بێن مافتانە دەینێ بەڵام لە ئەسڵە ئەمانە ڕاست ناکەن بە فێڵتان لێکن بۆ کاتێک بەکارتان دێنن دوایی دووبارە چی کارەساتی بەسەرتان دێنەوە ئەوەش لە 63 بینیمان سەرەتاکەی بۆ دوای 66 تا دوایی تەوەقع ئەکەین ئەتا ملەتی کوردیش بەداخەوە یەکریز نەبێت و یەکماڵ نەبێت دەجار و سەجارش ئەمە دووبارە بێتەوە چونکە هەر ملەتێک خۆی یەکی گرت کەس دەرەقەتی نایە بەڵام بەداخەوە گەر لە ناو خۆی دار نەخۆشیتیا هەبوو ئەو دووبارە کرد هەڵەداتەوە و تووشی کێشە مشکلا بێتەوە کەڕاستی پێم ناخۆشاوە شوا بڵێ. بەڵێ مامۆستا ڕێبوار سوپاس دەکەم بێگومان دێمەوە لاتان کاک شاخەوان
ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر بە سادە و ساکاری ئەوەی لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی پێشووتر و دواتریش ڕوویدا بە خیانەتی ئەزانن بۆ زۆر سپاس بۆ جەنابێت ڕێز و خۆشەویستیم سەری ڕێز و نەوازی بۆ شەیدە قارەمانەکان ئەوانەی کە ڕۆژاوی 16 ئۆکتۆبەر گیانیان سپارت لە دووس خورمات و لە کەرکووک و لە تەواوی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و تەمەنای شیوا بۆ بریندارەکان و ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەو ئاوارە بە ڕێزانی کە ئەمڕۆ لێرە دانیشتنەوانشی کە لێرە ئامادە نەبوو نەماوەی 1 ساڵ معاناتی گەورە بینن لەوەی کە نیانویستووە بە زەلیلی لە ژێر دەسەڵاتی سوپای داگیرکەردا بنشن و ڕێز و خۆشەویستیشمان بۆ خەڵکی کە ئێستا لە دووس خورمات و لە کەرکووک و لە ناوچەکانی تردانشتون تەحملی ئەو ناخۆشی و ئەو داگیرکاریەکەن کە ڕۆژانە دەرەچن هەمەری سوپای عێراق ئازارەکانی سەردەمی ئەنفالیان بیرەخاتەوە دیارە ئێمە بۆ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە بەردەم دوو واقعین واقعەیەک پێشەلکاری دەستور و لەشکرکێشی سوپای عێراقە بۆ سەر هەرێمێک کە تا ئێستا گیانە بۆ تۆ بەشێکە لە یەکێتی خاکی عێراق و بابەتی دووەم خیانەتی ناوخۆیی کووردە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر ئەو خوێندنەوەی بۆکرای خوێندنەوەی یەکەمی ئێمە پێمان وابوو لە کاتێکا کە ئێمە خەباتی نزیکەی 40 ساڵ ئۆپۆزیسیۆنمان لەگەڵ ئەو خەڵکی کە ئێستا لە دەسەڵاتە لە عێراقا هەیە تەوەقع ئێوەمان نەکرد کار بگاتە ئەوەی کە وەکو سەردەمی ڕژێمی بەعز سوپا بێنن و خەڵکی ئێمە پێسەر کوردکەن بەڵام دیار بوو ئەوە کرا بەداخەوە یانیوانی کە دوێنێ لە خەندەقێکا بووین ئەمڕۆ بینیمان هێرشیان کرد بۆ سەر ئێمەوە پێشمەرگەی ئێمەیان شەهید کرد لایەنی دووەم ئەوەی کە ئێمە تەوەقعمان نەدەکرد ئەوە بوو کە خیانەتی کورد لە سەردەمی نوێ پێشتر هەبووەوە بەڵام نەوەی نوێ ئێمەمانان ئەم بابەتەمان بەم شێوە نەبینی و کە بە شۆفڵی کورد و بە شۆڤێری کورد دەرگا بۆ دژمن بکرێتەوە و هێزی داگیرکەر بێنرێتە ناو خاکی کەرکووکەوە کەرکووک و دووس خورمات و ناوچەکانی تری پێ کۆنتترۆل بکرێ و پێشمەرگەی لێ دەربکەیت لە کاتێکا کە ئێمە ماوەی 10 ساڵی ڕابردوو لەو ناوچانەیە سەدان شەهید و هەزاران بریندارماندا تا توانیمان ئەو واقعا کورسانی بوونی ئەو منتیقە بسەپێنین پێشتر نە حکوومەتی بەعسوەنا تەسەڕفاتی حکوومەتی مالکی و حکوومەتەکانی پێشتری عراقیش بەو شێوەیە نەبوو کە خۆیان بەخاون کەرکووک بزانن حکوومەتی عێراق هەمیشە کەرکووکی تامیش کردبوو و کاتێک کە کەرکووک پێویستی بە بەهێز و بە پاراستن بوو لە 9 6 2014 سوپای عێراق بەجێ هێشت ئەوە پێشمەرگە و خەڵکی قارەمانی کورد بوون پارێزگاریان لە کەرکووک و لە دووس خورمات و لە خانەقین و ناوچەکانی تر کرد بەڵام بەداخەوە پاداشتی ئەوان لەشکرکێشی بوو بۆ سەر ئێمە لەسەر ئەو پرسیارەی جەنابەت کە بۆ خیانەت نییە خیانەتەکە ئەوە بوو کە ئێمە پێمان نەگوتراوەکو پارتی دیموکراتی کوردستان باسییان لەوە کرد کە حکوومەت داوای ئەم ناوچەیەکرا بەڵام ئەوان نیان گوت زۆر جارە وترێت کە پارتی لە ناو ڕێکەوتنەکە بۆیەوە وەڵامتان چییە؟ تەوان ئێمە ئەگەر لە ناو ڕێکەوتنەکە بووینایە ئیدانەمان ناکرد ئەو ڕێکەوتنە با بڵێن باڵێکی ناویەکێتی ئەنجامیاندا و سەپانیان بەسەر باڵەکەی ترا ئێمە بە تەفاسیلی ئاگداری کۆبوونەوەی قاسم سولەیمانی و لاهور و جەماعەتەکەی بوون لە ڕەشاد تەوان دوو کۆبوونەوە کرابوو پێش 16 ئۆکتۆبەر دوو کۆبوونەوەی نزیک پێشتریش کۆبوونەوە کراوە هەڵبەت کۆبوونەوەی 12 مانگ و کۆبوونەوەی 15 مانگ لەو دوو کۆبوونەوەیە بڕیار ئەوە دراکە ئەوان ڕێگەیان بۆ چۆڵ بکرێت بێتە ناوشار و کۆمەڵێ بەڵگە لە بەردەستن کە ئەم ئیتفاقی هەفتەش نییە بەڵکو زیاد لە دوو هەفتە چکە وەفدێکی ئێرانیەکان هات کە ئەمە بە دیکۆمنت مەوجودە وەفدێکی ئێرانیەکان هات کە پێکاتبوون لە 11 کەس کۆبوونەوەیکیان لەگەڵ بەرپرسی مەحوەری چواری کەرکووک وەستا ڕەسوول کرد و لەوێ مانەوە لەو سنوورانە و دوای ئەوە وەستا ڕەسوول بەبێ شەڕ 21 قەڵای تەسلیمی ئەوان کرد و دوجار خەڵکی کوردستان دەزانی یەکەم بەرکەوتنی نێوان ئێمە و سوپای عێراق لەکوێ بوو لە تازە خورماتوو بوو کە ئاساسەن سنووری ئێمە لە بەشیر بوو و لە خواروی بەشیر بوو ئەو سوپایە چۆن گەیشتاوێ بەبێت تەقاکردن بەبێ هیچ مقاومەیەک تەبعاً بەوە ئەو شەوە بۆ معلوماتی جەنابەت هەممن هەم زۆر لە برادران ینی جەنابی سەرۆک لەسەر خەدوو بەوردی معلوماتمان پێدا و ئەو هێزەش کە هاتە تازە لەسەر فەرمانی جەنابیان بوون دوایەوە کە پێمان گوتن بەرنامەی ئەوانمان زانی کە ئیتیفاق وایە لە تازەوە بێنە ناوشار بچنە سەر مەحافەزە و بارەگاکانی بۆ نەتانتوانی بەرگیری لێ بکەن باڵێ بەرگریمان کرد و چووە ئەوێ شەڕێکی باشیان کرد و هەموو معلومی هەموو لایەکە ئێمە توانیمان ئەو هێزە بشکێن وە تازەشیان چۆڵ کرد هەڵاتن بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە بەداخەوە لە کاتێکە ئێمە سەرکەوتنەکانمان بەگوێ خەڵکی کوردستانە ئەدا و بەگوێ سەرکردایەتی سیاسی کوردەدا لە لایەکی ترەوە شۆفڵی یەکێتی نیشتیمانی بەشێک لە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگەرەکانیان کردەوە ئەوانیان داخل کرد
و هێز کەوتە ناو شارەوە دوجار بینیمان ئەو خەرقامنیە گەورە ڕوویدا. سپاس دەکەم. من یەکی پرسیارێکی دیکەتان لێکەم و ئیترە چمە لای میوانەکانم چونکە ئەمێ ئەوان قسە بکەن. مامۆستا ڕێبوار ینی با بچینە ناوەوە باسەوە، ینی جەنابتان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن لەوەتی 16 ئۆکتۆبەر ڕووی داوە نەتانتوانیوە شارەکەی خۆتان ببیننەوە، نەتانتوانیوە سەردانێکی بکەن وەکو ئەو خەڵکە لە ڕێگەی تەلەڤیزیۆن و تەلەفۆناتەوە ئاگاداری چی لەوەیە گوزەریە و چیە و چی نییە و تەنانەت تەخوین کراوی و هەندێک جار ینی خوێنیشت حەڵال کراوە. ئەوەی منەمەوێ بپرسم ئەوەیە لە ئێستادا ئەوترێت هەوڵ هەیە بۆی جێگەکەی ئێوە پڕ بکرێتەوە، ئێوە چۆن لەم هەوڵانە ئەڕوانن و ئایا ئەمە لە ڕووی یاساییەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەو پارتە سیاسیانەی لەوێن و ئەو چەکدارانەی لەوێن ئەتوانن لە ڕێگەی حکمی عرفیەوە یعنی گۆڕانکاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بکەن؟ طبعا نەخێر وەڵامەکەی نەخێرە. بە یەکەم شت ئەگەبیان توانایە ئەوە یەک ساڵێک ئەبێ ئەو بگەشتین بە نەتیجەیەک، بەڵام نەگەشتن بە نەتیجە. چەند جار سەردانی عەبادیان کرد، سەرۆکی کۆمار خۆی سەردانی کەرکووکی کرد، چەندها جار لەگەڵ پەرلەمانتارەکان کۆبوونەوەیان کرد. قسەی یەکەم و ئەخیرەوەیە کە کەرکووک بە یاسای هەفتاوێکی بریمەر کارەکە و با بڵێن پەیڕەوێکی ناوخۆی هەیە، دیاری کردووە چۆن سەرۆکی ئەنجومەن هەڵە بژێدرێت، چۆن لای ئەبردرێ و چۆن پارێزگارداندرێ و چۆن لاشە بردرێ. لەو سیستەمە زیاتر هیچ کەسێک لەوە زیاتر جواب نەدراونەتەوە. هەر وەفدێک کە چۆتە بەغا بۆی کێشەی کەرکووک چارەسەرکە یەکسەر وتیانە چارەسەری کێشەی ئێوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. ئەنجومەنیش بەپێی دەسڵاتەکەی کەیەتی ئەبێت سەرۆکی ئەنجومەن داوەتی کۆبوونەوەکە بکات هەموو کتلەکان. منیش جەنابتان ئاگاتان لێ لە 18 ئۆکتۆبەرەوە دوو جار داوام کردووە کۆبوونەوە بکردرێ و وتومە هەرسێ کوتلەکە ئەتیفاق بکەن لە کێدا ئەنشن من مانعاتێکم نییە و ئەبێ ئیدارەی کۆبوونەوە کاکەم، بەڵام بەداخەوە دیارە سێ کوتلەکەی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەگەشتنیت نزیکەیەک کە نەگەشتن دوای ئەوە بڕیارێکیاندا بریارێکی هەڵەی خۆیان 16 ئۆکتۆبەر بڵێ کوردەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکی خەبەر نەکردەوە لە شوێنێکی کوردستان یاخود عێراق غەیری کەرکووک دابنیشن خەمێک لە داهاتووی کەرکووک بخۆن. من طبعا ئەوم بەبییتان دێ لە دوو کۆنگرەی سەحەفیا باس کرد، وتم هەر شۆنێکتان پێخۆشە حەزتا لە بەسڕە بێ لە دۆک بێ لە زاخۆ بێ لە هەولێر بێت، چونکە ئەمە شتێکی تەبیعیە کاتی خۆی کە شۆنێک نایاسایی و دەستوری بێت، چونکە کەرکووک ئێستاکە بۆ حکمەوەی کە جێیش هاتۆتە ناوێ پێوترێ نادەستوری و نایاسایی و منش سکاڵام دژی عەبادی تۆمار کردووە کە خەرقی دەستوری کردووە بەو پێەیە کە کەرکووک دەستوری نییە، وەکو ئەوەی لێدەیە کاتی خۆی داعش لە ناو مووسڵ بوو یاخود لە ناو ئەنبار و فەلوجە بوو، ئەنجومەنەکانیان ئەنجومەنی ئەنبار لە بەغا کۆبوونەوەی کرد، ئەنجومەنی مووسڵیش لە دۆکەی کرد بەو حسابی کە ئەو شۆنە دەستوری و یاسایی نییە. ئەم ڕۆژ بڕیار بوو ئەنجومەن کۆبوونەوەیەک ئەنجام بدات. کۆبوونەوەکان هەمووی ئێستاوانی کە ئەدرێت تەشاوریە، ینی ئەیانەوێت چۆن منێک بدۆزن مەخرەجێکی یاسایی بدۆزنەوە کە ئەم کێشانە چارەسەر بکرێت. بەڵام دەنگوباسیەوە هەیە کە عەرەب و تورکمانەکان لۆبیان کردبێت لەگەڵ کووردە نیسابی یاسایی دروست بکەن و دابنیشن. خۆی نیساب مشکلە نییە، نیساب دروستی شەبێت، یعنی هیچ کێشەی نیساب نییە. دانیشتن لە پێناوی دانیشتن نەبێت، دانیشتن لە پێناوی یەکلایکردنەوەی پارێزگار لە پێناوی یەکلایکردنەوەی پۆستی ئەوە نیزامی داخلی یەکلای کاتەوە ئەبێ سەرۆکی ئەنجومەن نیدایە بکە کۆبوونەوەکە بکردرێ، چونکە ئەگە سەرۆک ئەنجومەن نەبێ کێ کۆبوونەوە کێ ئیدارەیەکە ناکرێت، یعنی سەرجەلانێ قسە باسگە لێ ئەکبەر سنن ئەکبەر سنن ئێمە 13 ساڵە ئیداری ئەنجومەن نەکردین، یەکەم جەلسە نیە مە لە عمری 14 ساڵی تێپڕ بووینە، ئەوە یەکەم جەلسە بۆ تێ گەورەترین عمر ئەو کۆبنەوەی ئیدارە بکە، بەڵام غێریەوە ناکردرێ. جا لەبەرەوە بۆیە تاکۆم ئێستاکە تەشاوری دانشن و ئێمە دووبارەیەکەین وەسەر لەم کۆبوونەوەش و لەم بینی ئێوەشەوە من لە ئێستش حازرم هەر کاتێک پێیان خۆش هەر ساتش تۆ سەرۆکی شەرعی ئەنجومەنی پارێزگای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکم و هیچ کێشێکیش لەسەر من نییە لە هیچ بوارێکەوە. جا لەبەرەوە بۆ ناچیتەوە کەرکووک نەچوونەوەی کەرکووک من دەبارەیەکەمەوە کاتەوتم طبعا من ماڵی من دەسە لە حشدی شعبی هاتنە سەری بە هەمەڕەکانیانەوە اقتحامی ماڵی منیان کردووە و دەیان ڕیساڵی تهدید بێجگەلەوە کە نادەستوری و نایاساییە. باشە ئەوەی کە حکوومەتی عێراقیش ینی بڕیاری ئەوەی داوە بە شێوەیەک لە شێوەکان کار بە ئیمزای ئێوە نەکرێت، ئەمە شەر نادەستوریە وایە بینن هەتاکم ئێستاکە حکوومەت نەیتوانی و بڕیارە بەدا و تا ئێستا تاکم نەخێ نەیتوانیوە، چونکە هەموو بە کۆلەی عەبادی لەم تەصریف عەمالی خۆشی وتێتی هەتاکم سەرۆکی ئەنجومەن ما بێ کەس ناتوانێت لە جاتی ئەو تەوقیعکە
و بنقی کەرکووک و مندوبی شیمال و کۆمەڵی کتاب حتا گەشتە ئەنجومەنی وەزیران دایرەی قانونی ئەلێ هەتاکم ئەو شخصە ماوە هەتاکم عینی یاسایی خۆی هەیە کەس ناتوان لە جاتی ئەو تەوقیع بکە و تەوقیعەوی شەرعی بەتاقوتنی و من دووبارێکەوە پێمان خۆشە بارودۆخی کەرکووک چەندێ زووتر چارەسەر بکرێت بۆ هەموو کورد باشتر بە دەرەجەیەک و بۆ نەتەوەکانی تریش بە دەرەجە و دووسێ بەڵام ئەو پرسی بە کاک شاخەوان یاسایی بێ سپاس دەکەم مامۆستا ڕێبەر کاک شاخەوان ئەوەندەی بکرێت بە کورتی چووکە دوایی درێژەی پێدەینم باسەش وەڵامی ئەو پرسیارم دەیتەوە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆنە ڕوانە و هەوڵانەی کە بە نافەرمی و فەرمیش باسەکرێ کە کار بۆ واکرێت پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابدرێت بەبێ گەڕانەوە و پرسکردن بە ئێوە قبول یەکەن تەوان کاگیادگار ڕەنگە پرسیاریەوە بکرێت تەوەقعی 16 ئۆکتۆبرێکی تر دەکرێت بەڵێ ینی ئەوانەی کە 16 ئۆکتۆبریان ئەنجامدا ئەو خۆفرۆشانە ئێساش لە دەسەڵاتن ئێساش باڵادەستن و گرروپێک پەیدا بووە بەداخەوە ئامادەن سازش لەسەر خاک بکەن لەسەر خوێن بکەن لەسەر خەبات بکەن لە پێناو دووشت دەسەڵات و پارە ئێمە ئەومان لە بەغدا بینی وەرفەیەکیان دانا بوسەکیان بۆ دام پەرلەمانە کرد بۆی کە تەنها لە پێناوەی کە پۆستێک بەدەست بێنن پارتی دیموکراتی کوردستان دەمەوێت لە ڕێگای کوردستان 24 کە من ئەندامی وەفدی پارتی بووم ئەگەر پارتی کاژمێر 4 ڕۆژی هەڵبژاردننی سەر کۆمار ئیمزای لەسەر ئەو بکردایە کە بچێتە بەرەی بیناوە ئێستا سەر کۆمار لە پارتی بوو بەڵام پارتی پێی وا بە ئەوە استحقاقێکی کوردە دەبێت کورد ئەو پۆستە کەسێک دەستنیشانکە بۆ پۆستە کە ئێمە نەمان کرد ئەوان کردیان ئێستاش تەوەقع دەکەم ناکەن شتی لەو جۆرە دووبارە بێتەوە بۆ پۆستی پارێزگای کەرکووک من تەوەقع دەکەم ئەوان ئەوەی کە من بیستومە ڕازی بن لەسەر گەڕانەوەی عەرەبە هاوردەکان بۆ کەرکووک ڕازی بن لەوەی کە جگە لە پۆستی پارێزگا هەموو پۆستەکان بۆیان بدەن سازش لەسەر کۆمەڵێک پرسیینەتەوەی زۆر خەتەر بکەن ڕازی بن بەوەی کە ئەو سوپایی لە دوای 16 ئۆکتۆبراتە بمێنێتەوە تەنها بۆی پارێزگایان بەرکەوێت کە ئێمە وەکو پارتی ئەومان بکردایە زۆرینەی ئەنجومەنێک گریمانەیە گۆری بگرین ڕوودایەوە چیەکەن بەڵێ عەفوو ئەگەر شتێکی وا وەکو گریمە وەکو فەرزیەوە ئەگەر وا بکرێ ئەمە خیانەتێکی ترە چێتە پاڵ خیانەتی 16 ئۆکتۆبەر چکە بەلای ئێمە ئاساییفاکەن کە بەوەی بەخیانت ناوی بە تاکید نەخێر چکە ئێمە بەلای ئێمە ئەو دۆخێکی سەپێنراوە ئەو دۆخی سەربازیە ئەو کەرکووکە ئێستا مەحەسکەرێکی داگیرکراوە دەبێ و دۆخە کۆتایی پێ بێت جا ئەگەر محافزەکەی کورد بێ عەرەب بێ بەلای ئێمەوە گرنگەوەی دۆخەکە ئاسایی بکرێتەوە خەڵک بگەڕێتەوە ژیانی ئاسایی شکۆ بگەڕێتەوە ئەو دیکایە کاک شاخەوان ئەوانەی ئێوە تۆمەتباریانەکەن بەوەی کە هۆکاری ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی بوون ئەوانیش زۆر جارەڵێن نەخێر وانە ئەوەی هۆکارە ڕیفراندۆمەکەی پارتی بوو وا ئەڵێن طبعا ئەوان بۆ ئەوەی کە کاگیادگار ڕووی خۆیان سپیکەن لە بەرامبەر خەڵک دووشت زۆر باس دەکەن یەک باش ئەگەر ئێمە خیانەتمان کرد پارتی بۆ شەڕی نەکرد دوو ئەمە دەرئەنجامی ڕیفراندۆمە کۆمەڵێک حاڵەت هەیە کە ئەومان پێڵە عێراق هەمیشە نیازی خراپ بووە بابەتی لەشکرکێشی بۆ سەر خانەقین ئەم بەڕێزا زانێ ساڵی 2012 کیادی عملیاتی دجلە هات نووسراوێکیان نرد بۆ مەحافەزە بۆ ئەنجومەن کە ئەوان پێشمەرگە دەبێت بگەڕێتەوە بە سنوورەکانی 2023 کە ساڵی 2012 منە نەوتمان هەبوو نە ڕیفراندۆممان ئەنجامدا ئەوە ئەوە بێزێکی پێشمەرگە لیوای 1 و 2 نوچوونەکانی دۆمەڵان و ئەومان فەشەل پێهێنا دوجار لە ساڵی 2016 لە 20 ئۆکتۆبر کاتێ داعش هاتە ناوشار دیسان حکوومەتی عێراق بە بیانوێوی کە کورد ناتوانێت ئەمنێت بپارێزێ دیسان ویستیان بێن ئێمە ڕێگریمان لێکرد جاری ئەخیریش ئەوان هاتن ئێمە دەرگامان بۆ کردنەوە ئەگینا هەر نەیان دەتوانی بێن لەسەر ئەوەی کە بۆ پارتی شەڕی نەکردووە پێشمەرگەی پارتی ئەوەی کە هەبوو ساف ئێمە لە مەجموعی 8 لیوا لە میحوەری دکتۆر کەماڵ 6 لیوایەکێتی بە 2 لیوامە بە 2 لیوا ناتوانێت ئەو میحوەرە بپارێزیە کاڵێن ئێمە نەمان ئەتوانی بەرامبەر بەو هێزە گەورەی سوپای عێراق شەڕ بکەن ئەمەش ڕاست نییە پارتی بە تەنها خۆی بەبێ ئەوە هێزەکانی یەکێتی لەگەڵا بێت لە پردێ و لە مەحمودیە و لە سحێلا و لە مەخمور شەڕی کرد خۆ لە پردێ ئەو هێزەی پارتی بەشێک بوو لە هێزەکەی کەرکووک توانی ئەو مقاومەیە بکە لە ناو کەرکووک ئێمە ئەگەر زۆر جار بەرامبەر کەرکووک و خورمات و خانەقین نمونەی شنگا لە هێنرێتەوە ئەڵێن پارتی لەوێ بۆ مقاومەی نەکرد بۆ نمونە طبعا ئێمە بەنسبەت ئێمە شنگال لە ڕووی جوغرافیەوە ئەم ناوچانەکە کۆنتترۆل کرایەوە شنگال جێ ئەمە و دیسان کارەساتێکی تر بەسەر شنگالە ڕوویەدا ئێمە بۆی خەتێکی تری ئەسکەری دروست بکەین چکە ئامانجەکە تەنها کەرکووک نەبوو ئامانجەکە ئەوە بووە ئەمە لە زاری وەستا ڕەسوول خۆی باسی کرد کە ئەم هێزە بە کەرکووکی شۆڕان ناوەستی ئەچن بۆ هەولێر وەلەو لاشۆ هێزێک بچێ بۆ دهۆک فیشخابر بگرن ئەو هێزەی ئێمە خەتێکی مستەقیمی دروست کرد بۆی کوردستان بپارێزێ ئەم هەرێمی کوردستانەکە ئێمە دواتر با قسە لەسەر پاراستنی قواری هەرێمی کوردستانیش پێ سوپاسانەکە مامۆستا ڕێبوار کاک شاخەوان بێگومان ئێمە باس و خواسی زۆرمان ماوە ئەو بەڕێزانش کە لێرن قسەیانە بێ بەڵام هاوڕێیانم پێمەڵەن کە بڵین
ناوبڕێکی کورتمان هەیە هەر پەیوەستە بە بەرنمەکەەوە با بیبینین و بچینە لای ئەم میوانە ئەزیزانە. بەڵێ زیزانم دووبارە سڵاوتان لێبێت. ئێمە لەم بەرنامە تایبەتە تایبەت بە تێپەڕینی ساڵێک بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەردەوامین. ئێستا شەچینە لایە و میوانە ئازیز و بەڕێزانە ئەمەوێ بزانم بۆچی هاتوون لەم بەرنمەیە دانیشتون دەردەدڵ و کێشە و معانات و ئەو خەمانە چییە کە ئەیانوێت لە ڕێگەی کوردستان 24ەوە کە هەمیشە مینبەری دەنگ و ڕەنگە جیاوازەکان و کەسانە بووە کە ویستویانە دەنگیان بگات. مایکەکە لای کێ عزیێت نەبێ مایکەکە لای کێ بوو با لە ئەو پیاوە سەر و ڕیش ماش و برنجیەوە دەست پێ بکەین کە پیاوێکی ناسراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن کێیە بەڵام پێم خۆشە جارێکی تر پێمان بڵیتەوە تۆ کەیت بۆ لێرەی. زۆر زۆر سپاس دەکەم. من لە 16 ئۆکتۆبەرەوە ئاوارە بووینە بەڵام ئێمە خۆمان بە ئاوارە دانانین هەر شاری خۆمانە چکەم تەقەبولی ئەو شتە ناکەین کەوا لە کەرکووک ڕووی داوە و لەژێر دەستی هیچ کەسێک لە ناو نیشتیمانی خۆی ئاوارە نابێ بەڵام قسە لەسەرەوە شەیە کە معاناتەکانتان لەوانەی کە لە کوردستان ئاوارن زیاترن. ڕاستە ئێمە بەنسبەت ئێمەوە ئەوەی کە لە کەرکووک ئەیبیسین و ئەیبینین لە 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستای سەکە ئاکا ساڵێ ئەو غەدر و غدورەی هەیە لە کەرکووکە لە هیچ جێگایە نەکراوە. یعنی بەڕاستی ئەوەی کورد بێ ناتوانێت بڵێ کوردم ویستە لەوێ. یعنی بەڕاستی ئیهانەکردنە و ئەوەشی کەوا خۆیان مەبەستیان بێ ئیکەن. ئەمنیەت نییە تەقینەوە زۆر بۆ لە شاری کەرکووک. ئێمەش تەحمولی ئەو شتانە ناکەین. من یەکێکم کە کوڕەکەم لەسەر خاکی کەرکووک داناوە و مستعد شم خۆم و دوو کوڕی دیکەشم هەیە لەسەر کەرکووک ئێستاش بێ حازرم خۆم بدەمە کوشت بەڵام بگەڕێنەوە بۆ شارەکە خۆمان نەیبینم ئاوە بە زەلیلی. بۆچی قورسە لە ئێستادا لە کەرکووک بیت؟ بەڵێ بۆ قورسە ئێستا لە ناو کەرکووک بژیت؟ شکەم داگیر کراوە ئێستا دەستێکی خیانەتکار هەیە لە ناو کەرکووک. هەتا دوێنش لە کەرکووک تا دوێنش تەفتیش بووە لە ماڵەکانی پەنجعەلی و گەڕێکی شۆرجە و ئەو ناوە ئێستاشی بەس ماڵە کوردەکان تەفتیشەکەن وەکو سەردەمی بەعس. بەڵێ ئێستا سەردەمی بەعس باشتر بوو. باشە ئەمەوێ باسێکی ئەو کوڕتمان بۆ بکەی کە ڕۆشت و ئێوە هەر چاوەڕێن بگەڕێتەوە. وەڵاهی من کوڕەکەمەوە لە 31 2015 لە شەڕەکەی مەکتەب خالید بەدیلگیران لەکوێ بەدیلگیرا لەوێەوە حەشت داخلی خاکی کوردستان بووە. کوڕەکەی من گیرا ئەو شەوەی سەعات 12 شەو جێشی عێراقی بەو دەرگای کەوا زیاد ئەو شەوە لە 20 شەید و 17 دیلمان هەیە بێجگە لە بریندار کە من ئەو دقەی کە پێمیان وت یعنی مردنم بە چاو خۆم بینی بۆی ئێستاش تەحمل ناکەم بچمەوە غەدرم لێ بکرێ و تا ئێستاش چاوەڕوانم هە لە چاوەڕوانی کوڕەکەمە. باشە باسێکەیە ناکرێ من باسی نەکەم. وەزارەتی پێشمەرگە چی بۆ ئێوە کردووە و چی پێوتون؟ هیچی بۆمان نەکردەوە. وەزارەتی پێشمەرگە هیچیان نەکردووە. هەتا دوێنەوە پێرش موچەی مناڵەکانمانیان ڕاگرد بوو بۆ ئەیانەوە بە شەید لە قەڵەمیان ئەیانەوە بە شەید هێشتا ئێوە دڵنیانین کە لە ژیانن یاخود لە ژیانن ئێوە چاوەڕێن بگەڕێنەوە. هەتا ئێستا هیچ جیهەیەک پشتڕاستی نەکردێتەوە چەندمان شەیدا چەندمان ماوە هەتا ئێستا. ئایا من بەکەواتە وەزارەتی پێشمەرگە چۆن داواکایەوە بە شەید لە قەڵەمیدان لەبەر موچەیەک؟ ئەڵێ ئەمری ئەنجومەنی وەزیرانە ئێمە ژوتمان ئەگەر بێت وابێ ئێمە عینی ناکەین وەفاتنامە دەرناکەن هەتا مەسیری مناڵەکانمان نەدەنێ. هاوکاریەکەشیان ڕاگرتووە. هاوکاریەکانیان ڕاگرت بەڵام بە ئەمری جەنابی کاک فەریق جەمال زۆر سپاس یەکەم ئەو پیاوە
ئەمری داوتی نابێ بە هیچ نوع موچەی پێشمەرگە دیلەکان ڕاگیرکەن هەتا یەکلا بێتەوە. بەڵام وەزارەتی پێشمەرگە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەمە منەت نییە بەسەر کەسوکاری پێشمەرگە دیلەکانە بکرێت. ئەبێ ئێوە زیاتر ئاگاتان لە دۆخیان بێت نەک داوایان لێ بکەن کە بە شەهید لە قەڵەمیان بدەن تەنها لە بەرامبەر هاوکاریەکی مادی. من سوپاسی جەنابتانەکەم دڵخۆشم و شانازیەکەین کە لە بەرنامەکە حزورتە بۆ قسەی خۆتێ کردووە بێگومان قسەکان ئەگاتە ئەو جێگەی کە پێویستە بگات ئەو کاکەیە بە جلی تایبەتی خۆیەوە هاتووە مەوێ بزانم ئەو بۆ لێرەیە. پێشەکی ڕێستان زۆر بەخێر بێن منۆکو پێشمەرگەیەکی زێرەوانی بەس لەبەرەوەی پێشمەرگەی زێرەوانی بخانەوەکەم سوتاوە لە دووس خوڕماتوو بەس لەبەرەوەی کە پێشمەرگەم و داوا لە کاک شاخەوانەکەم لەیرەوە ئایا کاک شاخەوان جەنابەت بۆ بتوانێت بچیتە بەغداد بۆ من نەتوانم بچمە شارەکەی خۆم لە دووس خوڕماتوو بەس ئەو داواکاریم هەیە بەس لەبەرەوەی پێشمەرگەی زێرەوانیم ناتوانم بگەڕم. ناو چی بوو گیان؟ ناوم گۆران جەمال نووری. گۆران کاکە گۆران باش و گلەیمیش لە کاک شاخەوان زۆر هەیە وا من ساڵێکە ئاوارە بوومە لەم شارە لەبەرەوەی پارتیم کە ئاوارە بوومە یەک ساڵێکە من ئاوارەم لەم شارە ڕاتبەکەم 650,000 مانگی 200,000 کرێدەم چی بدەمە مناڵ چی بخۆم چی هەڵگرم و دوو جاش بریندار بوومە ماڵ و حاڵیشتان لە دووز نەماوە یەک شتێکم نەماوە لە دوزەوە هەموو برادران ئاگادارن لە شەڕی داعشش دوو جا بریندار بوومە تا ئێستاکە وەزارەتی ناوخۆت تەنانەت زێرەڤانیشی بۆ من نەکردووە زۆر سپاس بۆ باشە ئەوەی بەسەر ئێوە هات ئێوە دەرەنجام بوو لێرەوە چی ئەڵێن بە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە ئەوانەی سەرکردایەتی کوردەکەن سەرکردایەتی قەزەی کوردیەکەن بۆەوەی ئەمەی بەسەر ئێوە هاتووە جارێکی تر دووبارە نەبێتەوە و دۆخی ئێوەش باشتر بکرێت. یەک داواکارێکم لە جەناب تێ بە کاک مەسوود دەڵم لە یەک تۆزە لەگەڵ یەکەتیا ڕەفتار نەکە یەکەتیار خیانەتکار بوو. بەڵێ زۆر سپاس. سپاس بەبێتە شیر بەڕێستان ناوتان چییە و خەڵکی کوێن؟ زۆر سپاس من خەڵکی شاری کەرکووکم من برای یەکەم شەیدی ڕێفراندۆمی شاری کەرکووکم شەید ڕاید برایەکەم لە خراپە ڕوتە شەید بوو بە دەستی تیرۆریستانی داعش و ئەم برایی تریشم لە کاتی بانگە شەکردنی ڕێفراندۆم لە شاری کەرکووک شەید کرا بەدەست بەرەی تورکمانی منیش تەمەنامە کرد وەک براکەم لەو شارە شەید بوایم نەکاوە خیانەتمان لێ بکرا و ڕامان بکرا و ئێستاوا من ساڵێکەوە لە هەولێر ئاوارم من جگە لە کاک شاخەوان ڕێز و حرمەتم بۆی هەیە کاک شاخەوان عەبدوڵڵا لەگەڵ کاک عەقید ئیدریس بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک ئەم دوو بەرپرسە ماڵ ئێمەیان بینەوە کە من براکەم لە پێناو ئەم کوردستانەیە شەهید بوو جگە لەم دوو پیاوە بەڕێزە هیچ بەرپرسێکی تر ماڵ من نازانێت لەکوێیە برای من بۆ ئەم خاکە خۆی دانا زۆر بەداخەوە شاڵە ئێمە شەید بۆیمە بەس نەگەشتایمان بۆم ڕۆژە. داواکاریتان چییە؟ ئەی لێرەوە ئێستاوەتە ڕاستە و خۆیە بەرنامەکە پێم خۆشە بڵێ داواکاریتان چییە؟ داواکاریم ئەوەیە کە معاناتیم خەڵکە بزانن کە من لێرە هەرەوە ناڵێم یعنی خەڵک لێرە ئیلاکە ینی ماندوو ینی خەڵکانێکی بەدەست ئەژمێرن بۆ لەبەر من دوێنێ 15 ئۆکتۆبەر دوێنێکات ماڵم لە کەرکووکە لە پەنجعالی دیسان دووبارە چوونە دایانەتە سەر ماڵەکەمە بۆ لەبەرەوەی پارتیم لەبەرەوەی دەست درێژەکەن ئەمە براگەی یەکەم شەیدی ڕێفراندۆمی شاری کەرکووکە بۆ ناپرسن دووبارەی یەکەمەوە جگە لە کاک شاخەوان و کە عەقید ئیدریس بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک ماڵ منی بینیوە هیچ بەرپرسێکی کە ماڵ من نازانێت لەکوێ تا ئێستا. سوپاستانەکەم سوپاستانەکەم سپاس بۆ هەروەکو ینی کۆمەڵێک زانیاری بۆ بینەرانیش ینی لە کەرکووک و مەخمور 23,314 خێزان ئاوارە بوون واتە زیاتر لە 70,000 کەس 70,000 هاوڵاتی
و لەو ژمارەیە 3880 خێزانیان تا ئەم ساتن نەگەڕاونەتەوە 19405 کەسەکە 19405 کەس تا ئەم ساتە نەگەڕاوەتەوە زێدی خۆی ئەو شاری کە ماڵ و ژیان و مەعیشەت و گوزەران و ئیش و کاری تایە بەوەی کێشەی سیاسی و ئەمنیەوە ئەمە ینی ئامارێکی زۆر سادە و ساکارە بەڵام با بەردەوام بین لە گوێگرتن مایکەکە فەرموو جەنابتان من شوان عەبدولواحید وازانم تاکە ئاوارە بکە خەڵکی داقوق لێرم لەم بەرنامەیە بەخێراتنی میوانەکانەکەم من تەنها یەک دوو کۆمنتم هەیە ئەوەی بەوە ساڵێکا بیستین لەسەر 16 ئۆکتۆبەر چێ کردی چۆن کرا بۆ کرا ئیتر ئەوە پێم وایەتر بەس بوو خۆ هەرچەند باسیەکە هێشتا هەر کەمە بەڵێ کۆمنتیم ئەوەیە کۆمنتێکم لە کە ئەو خیانەتە گەورە ئەو غەدرە ئەو کۆستە بەرامبەر کورد یعنی نەتەوە یەکگرتووەکان ئەو هەموو هێزا ئەو هەموو وڵاتی کە خۆیان بە دۆستی کورد ئەزانی یعنی تەنانەت بە یەک ئیدانەکردنیش هەڵوێستیان نەبوو بەرامبەر ئەو کۆستەی کە بەسەر کوورد هاتووە باش وا ئەزانم لە زەهنی منە لە 16 ئۆکتۆبەری پارەوە نەتەوە یەکگرتووەکان ئەکسپایر بۆ ئیتر ئەنی شتێک نەماوە بەناوی نەتەوە یەکگرتووەکان چکە تۆ لە سەدەی 21 هۆڵۆکۆستێک بەسەر نەتەوەیەکا دووبارە بکرێتەوە بەڵام ئەوان هیچ هەڵوێستێکیان نییە بڵێ کۆمنتی دووەمت کۆمنتی دوم بابەتەکە مەسەرەن بۆ ناگەڕێنەوە یا وەزعی کەرکووک چۆنە ینی ژیان لەژێر ڕکێفی عسکەرتاریە تا بەڕاستی ژیان نییە تۆ ئێستا خەڵکی من کە باسی داقووقەکەم لە فۆبیایەکی زۆر گەورەیان ئەو بەریان داعشە ئەم بەریان حەشدی شعبیە لە نێوان هەردوو لایە کە مەسەرەن لە گوندەکانەوە ئەیانەوە بێن بۆ شار ئەبێ هەوەیەک ناسنامەیەک دانێن ئەوجا ئزنیێوان هەیە لە بازگەکان پڕنەوە ئەنی تۆ لەو فۆبیا لەو ترسە گەورە تۆ چۆن نەکرێ ماڵ و مناڵ و ژیانت بیتەوە وێ نەخێر هەرچەنە خۆم بە ئاوارە نازانم ینی 100 جاری تریش ئاوارە بۆ حاضر نیم لەو فۆبیایە بژیم پرسیارێکشم بۆ کاک شاخەوانەیە فەرموو لە بابەتەکە کە باسی کرد باسەوەی کرد کە پێی وایە ئاگادارن پێشتر کە ئەم خیانەتە ئاکرێ لە کۆبوونەوەکانیان ئاگادار بوونە کە ئەو باڵی ناویەکێتی لەگەڵ قاسم سلێمانی لە کۆبوونەوەیە بوونە ینی ئەمان بۆ هیچیان نەکرد بۆ سواز بۆیەوەش سپاس بۆ جەنابتان مایکەکە با بێتە لای کاکەیەکی تر بەڵام بە هەندێک وەڵام وەربگرینەوە مامۆستا ڕێبوار لە جەنابتانەوە بەگشتی لەسەر قسەکانیان قسە چییە؟ وڵای من یەک کۆمنتێکم هەیە من لە دوای 16 ئۆکتۆبەرەوە من یەکەم هەفتەی ئۆکتۆبەر و ئەزان مؤتەمەری سەحەفیم کرد و لەو کاتەش یەکسەر دەنگم بۆ هەموو ئەو کەسانی کە تووشی ئەو دەردەسەری هاتن و ئەو کاراسەتە دڵتەزێناتم بۆتم ئێستاکە ئەوە دەنگشم بۆ دەوڵەتە هێزەکانیش بروتم کێشە یارمەتیماندا ئێمە بە فایدێ بکەینەوە ئەمە بکەینە جەریمە ضد الئینسانیە جەرائمی حربە من بەداخەوە نستم نەکرد ینی خەڵکێک ئەوەی کە دەی قەوما بۆ باشە بۆ نای مەسەرەن سکاڵایەک تۆمار بکەیت خۆ تۆ هیچ زەرەر ناکەێت ئەمە عبادی بە موجرم حرب دادرێتەوە ئەوانەشی کە کەرەستە ئیشەکەی بوونە هەر هەمویان بە سزای خۆیان نەکەن ینی سەر دنیاە لەوانەیە ئێمڕۆ سبەی دوو سبەی ئێمە لەوانەیە عمرێکە لەوانی ببین دوانش بەڵام لەسەریان تۆمار ئەبێ لیان لە کۆڵنا ینی ئەوانەی لەسەر بوو بۆ سناوەرسک جەرائمی حربیان کرد ئێستش تاکەتاکەیانە دۆزنەوە لە دووەلی ئەوروپا و ئەیانگەیان ئەیدامیان دەکەن لەو هەفتەیە نابێت لە ڕابردوو یەکێکیان دۆزیەوە پیر بوو کردیانە تەواو سزنی بۆ ئەبەد و عقوبەی خۆی پێگە هەستم کرد ئەو خەڵکە حتا نێوێرە فەقانی سکاڵاش تۆمارکایان بگەڕێنەوە لە دووس خۆرماتووامان بەسەر دێ بگەڕێنەوە کەرکووک بزانن سکاڵامان کردووە ناچار وایە لاتەوە یان دەستا بێ بڕۆین بڵین داعش وای لە ماڵەکەمان کرد نەیانوێرەوە حتا بڵێن میلیشیاتێکی منفلت کە هیچ قێم و عقیدەیەک و ئیمانێکی نییە یاخۆت حەشد شعبێک یاخۆت فەسایلێکی تر ئەوانیش دڵنیان کە کەسێک نییە بەرگریان لێ بکە و بیان پارێزێ بۆیە بۆ شێوەیە من لەوکو برایە بچکۆڵەوە من سکاڵان تۆمار کردووە لە محکەمەی اتحادی لە محکەمەی اتحاد یەکێک لەو سکاڵانە ئەبێت قەرەبووی هەموو زەروزیانە بکردێتەوە بەڵام سە دوایی لەوانەیە لە من پرسنەوە بڵێ کوا زەروزیانەکە چییە بمان تعریف کە زەحمە دەبێ ئەو کاتا بۆیە دۆکۆمنتێکی ماڵ بە ماڵ حتاکم قەڵەمێکیش ئەگەر دزرا بێت کە چۆن لە حربی کوێت خەڵک بنێشتیە دزی ئەبێ ئەوەش بنووسێتەوە چونکە تۆ ئەوە بەدەوەی کەم معینە ژیانیە تعویز نابێتەوە بەداخەوەیان لە هەمومان ڕۆشتەوە بەڵام لەقل مادیەکەمان ینی ئەلەقل ئەو کەسانی جەریمەکەیان کرد با وەکو لەعنەتێ لەگەڵیان بێت تاکم ئەو ڕۆژەی
کە لە دنیا نامێنن. کاک شاخەوان پرسیار لە تۆ کرا ئەگەر ینی داوای لێبوردنەکەم واڵێم قسەکانت ینی کۆ بکەیتەوە وەڵامیان بیتەوە سوپاس دەکەم چکە ئەمێ زیاتر قسە بکەم. بەسەر چاو دیارە لەسەر ئەوەی کا گۆران من و جەنابتیش منیش نەچوومەتەوە 1 ساڵی ڕێکە نەچوومەتە کەرکووک چوومەتە بەغدا بووە ئەوە چوومەکە شاندێکی نەتەوەی گرتوەکان لەسەر داوای من راپۆرتێکی من ئەگەر بشتەوە سەر بۆ سەر ماڵپەڕی خۆم هەموو ئەو دیکۆمەنتانم کۆ کردەوە بە ڕێزانە زان چوم دانیشتێک لەگەڵ نەتەوەی گرتوەکان کرد وێڕای ئەو جۆدانی ترکەکرا لیژنەیەکی ئەوان چوە دووس قورماتوو کە ڕێگریان لێکردن من چوم لەوێ مؤتەمەرم کرد داوای سزادان و دەرکردنی ئەو هێزم کرد بۆ چوم لەوێ هەفتا ئیمزام کۆ کردەوە داخلی خەڵکی دوو زەوانەی کە هەیە بگەڕێنەوە شوێنی خۆیان و قەرەبوو بکرێنەوە من و جەنابەت بۆ ناچینە کەرکووک ئەتوانین بچین تۆش ئەتوانی منیش ئەتوانم بچم بەڵام نەتو ئەو ژیانە قبوڵەکە لە دووس قورماتووە نە منیشەوە لە کەرکووک قبوڵەکەم ژیانێکی ڕەزیلان و شەرمەندانە من ئەندامی پەرلەمان و حەسانەمەیە ئۆفیسی من کەیتیا ئێستا ئەوەڵ شوێن کە من ئەندامی پەرلەمان و حەسانەمەی ئۆفیسی من تاڵان کرا و حەشی شعبی چوە ناوی ماڵی من چوونە ناوی کەواتە لای ئەوان هێزێکی وەحشیگەرن هێزێکی نظامینی تۆ پێشمەرگەی ئێستا ماڵەکەتیان سوتانە سبەی بچیتەوە ڕەنگە لەبەرەوەی پێشمەرگەی زێرەبانی بکوژرێ کەواتە نە ژیانی من نێت تۆ ئەوانشی لێن زامن نییە بۆیە کە ناچینەوە بۆ کەرکووکە و ناوچانە ئەو حاڵەتە داگیرکاریەمان پێ قبول نیە تا ڕاست نەکرێتەوە چاک نەبێ ناچینەوە باشە کاک شاخەوان قسەیەکیش لەسەر هی باوکی ئاسۆ بکەین منطقی تایە تۆ کوڕەکەی هێشتا چاوەڕێیەت ینی هەموو کەسوکار و باوک و دایک و هەموو کەسوکار چاوەڕێن بێتەوە پێی بڵێن بڕۆ بە شەید لە قەڵەمی بدە لەبەرەوەی هاوکاریەکەی نەبڕێت منطق نییە هەر لەبەر لەسەرەوەی کاگۆرانیش دیارە ئەو بابەتی موچەشتانەی منی ئاگدار نەکردوێتەوە من هەر بە ڕێزێک منی ئاگدار کردبێتە لە هەولێرش کە هاتم هەفتەی دۆم نووسنگەم کردەوە ئەو بە ڕێزانە زان بۆی تەواصلم هەبێ لەگەڵیان ئەگەر باتایە لای من نووسراوم بۆ کرد بۆ زێرەبانی بە سوپاسەوە هاوکارن لەگەڵمانە هەم وەزارەتی پێشمەرگە یەکەم جارە گوێم لە معاناتەکەی بێگینا خزمەت یەکەم لێرە تا دووس قورماتوو ئەوە منطقی نییە شتێکی منطقی نییە لەسەر بابەتی دووس داقوق ئێستا ئەوان دووزیان کۆنتترۆل کرد بە حساب خۆیان دەیانوێت کە لە دووسکرا لە داقوق دەست پێ بکەن بەداخە گوندەکانی ئێمە لە ناوچەی داود و تاڵبانی و ناو کاکەی لافتەغار لە سەردەمی داعشا زۆرترین مەترسیان لەسەر و هەڕەشەی تیرۆریستی ئێستا هەم هەڕەشەی حەشدیان لەسرە هەم هەڕەشەی داعشیان لەسەرەوە لە هەفتەی ڕابردووە چەند گەنجێکی ئێمەیان برد هەندێکی حەشی شعبی بردی دارکاریان کرد و ئازارێکی زۆریاندا و بەریاندا هەندێکیان تا ئێستا بەر نەبوون هەندێکشیان داعش بردوێتی داوای بڕێک پاراکە ئێستا ئەو مەترسیەی لەسەر کوردانی ئێمە لە داخوق و لافتەغار و ناوچەی داود و تاڵبانی بەعام لەسەر هیچ جێگایەک نییە و لەسەر ئەو بابەتەش ئێمە قسەمان کردەوە بەڵام هەتا ئێستا نەمانتوانیوە شتێکی وا بکەین هێزمان بچێتەوە تا هێزمان نەچێتەوە ناتوانین خەڵکی خۆمان لێ بپارێزین سپاسانەکەم فەرموو جەنابتان بە ناوی خوای گەورە پێشەکی زۆر سوپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم بۆ ئەوەی ئەم هەلێ ڕقسان بۆ ئێمە سپاس بۆ ئێوە کە لێرن و زۆر بە خێراتنی ئەو دوو برادەرە کاک مامۆستا ڕێبوار تاڵەبانی و کاک شاخەوان عەبدوڵڵا ئەم دوو برادەرە هەردووگیان پێشمەرگەن من وەکو پێشمەرگەیەک یادەمە قەڵم چونکە ئەو دوانە لە پێش ئەوەی کەوا 16 ئۆکتۆبرش بێ ئەمان هەر دیفاعان لە کەرکووک و لە کەرکووکەکان کردووە و لە سنوورە ناوچە دابڕاوەکان ئەمانە دوو پیاوی بەڕێزن زۆر سوپاسیاکەم من داتایەکم لایە بەنسبەت دووزەوە ئەمەوێ داتاکەتان پێ بڵۆمە مەعاناتی خەڵکی دووستانش پێ بڵێم شاری دووز دانیشتووی بە گشتی 186,000 نفوسە کەسە ژمارەی ئەو کەسانە ئاوارە بوونە 126,000 کەسن ژمارەی خانوەکان کە تەقنراوەتەوە 152 خانوو تەقنراوەتەوە ژمارەی ئەو خانووە کە سوتاوە 1102 خانوو سوتاوە و تاڵان کراوی کێ لەوانە ئەم برادرانن ئەمە یەکێکە لەوە کە لە پاڵمە دانیشتووە ئەوە یەکێکە ئەوەکە کێکە ژمارەی ئەو چێشتخانە و مۆڵ و نازانم چی ئەمانە 19 ژمارەی ئەو کەسانە کەوا بە عام کوژراون لە 3 شەڕانەک ئێمە 3 جا تووشی شەڕ بووینە لەوێ 3 جا شاری دووز 3 جا شاری تووشی شەڕ و معانات بووە 112 کەسی لێ کوژراوە 112 کەس لێ کوژراوە دوای ئەم هەموو ینی ئامارانەی ئەو هەموو ژمارانەی خستە ڕوو چی ئەڵێ چی بڵێم جا من ڕووی دەمم لە حکوومەت هێرێمی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانە ئێمە لەم سنوورە 300 ماڵی ئاوارەمان ماوە 31,000 خێزانمان ئاوارە بووە لە کوردستانە کە ئەناڵێم کوردستان کە وتمان
ئاوارە نیمان ئێمە خۆمان کوردستانین ئێمە خۆمان دیفاعمان لە کوردستان کردو ئێمە خۆمان دیفاع لە کوردستانەکەین جا بۆیە من ئەڵێم گلەیم هەیە لەو برای خۆزگایە ئەم دوو پێشمەرگە داننشتیان بەرامبەری ئێمە و کە ئەمانش هەمووی پێشمەرگەیە دووان بواە لە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیاتیان هەبواە یان لە پارتی دیموکراتی لەگەڵ لایەنی تریش قسەمان کرد کە لە بەرنامەکە حەزوریە بێت دیارە نەیانویست و حەزوریانە بێ بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە نەچووە بچێ ئێمە یەک ساڵ تێپەڕیوە بەسەر 16 ئۆکتۆبرە دەیان بەرنامەی دیکەمانە بێت بە دڵنیاییەوە من بۆیە ئەلانی حکوومەتی شێنی کاکە ئێمە ئەو خەڵکە ئاوارە بوو بە ڕوت و قوتی دەرچواتە عێراق هەر هیچی پێ نەبوو کەسیی پێ نەبوو ئەو لێرە ژیانتان چۆنە لێرە ژیان لە کرێخانایە و لە شوقایە و ژانی چی سپاس دەکەم بە ئەم پیاوی تەنیشت ڕوتە خانۆکەی سوتێنراوە گەر هەڵە نەبم با قسەمان بۆ عزیێت نەبێ دەستخۆشی دێکم بۆم بەرنامەیە سپاس بۆ ئەو دوو بەرێزەکەم مامەسا شاخەوان و بەرز کاگرێ بەتەڵەبانی و برادان ناکەم بەڵێ من ئەفسەرێکم مەزیێرەبانی تاکە ئەفسرم لە دەست خورماتویە ئەتوانم بڵێ ماڵەکەم دەستوشان کرابوو کە بۆ سووتاندی کە یەکەم ڕۆژ ڕۆژی ئەمە 16 مانگە ئەوەی سا شەوی 16 سەر حەودەیە کاژمێری دەونی و بەیانی تەلەفۆنە بۆ مکەوتیانەوە ماڵەکە دەستکردین تۆ لەکوێی ئێتر خۆی شتەکە دیارە چۆن چۆنێک کە من ماڵەکەم دەست نیشان کرا بۆتە معلم لە چی لایەک و لە چی قۆڵەکە ماڵەکەم دەست نیشان کراوە وایە نییە باش ئێتر من لێ داوا لە سەرۆکی هەرێمەکەم داوا لە سەرۆکی حکوومەتەکەم داوا لەو وەزیرە بەرەزانەکەم کاکە تعویزی حۆڵ شتم بۆ خەڵکانە زۆر بە ڕاشکاوی پێم بڵێ ئێوە کە لەگەڵ ئەو بەڕێزانەی دیکەش کە خزم و کەسوکار و براو خوشکی ئێوەن هاتوون لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان نیشتەجێ بوون بڵێ زۆر بە ڕاشکاوی کێشەکانتان چییە زۆر بە ڕاشکاوی وەڵڵی کاکە گیان کێشەیە مە زۆر زۆرە بەنسبەت ئیسەوە مامۆستا جمعەیە خاوەن 6 قوتابیە حوت عەفوەن 4 لە زانکۆیە تا ئێستا لێرە هیچ کەسێ وەرا ناگرێت ئێستا سەری سوورمەوە ئایا لێرە بمێنێ بچێتەوە بۆی ئەچێتە بۆ ئەوێ لەبەرەوە مامۆستایەکە وانەی کوردێتەوە بە ناڵی کورد دوو حەوشخانی بۆ هەری گیانتەقانەوەتەوە زەمبی چییە ئێستا چۆن بڕاتەوە بۆ ئەوێ ئایا بۆچی وەزیر تربیە حەڵ نادام ناڵەکان وەرگەکە نەکەواتە با بچینە لای ئەو ئەگەر مایکەکەی بدەیتێ عزیێت نەبێت ببوورە هەستیتە سەر پێ بۆەوەی بە جوانی لە کامێراکەەوە دیاربی حەوت قوتابیت هەیە چواری لە زانکۆیە سیانەکەی تر لەکوێن زانکۆیە سێ لە متەوەستەیە لە ناوەندیە بەڵێ تا ئێستا لە هەولێرە ژیت بەڵێ تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیەشتۆ بچنەوە سەر خوێندن ناوەڵا کتاب نەقلم بۆی کردە لە تکریتەوە هێناومەتۆ بۆ ئێرە لێرە داوای چیم لێکە ئەسباب سەحی تەقریر طبی تای سەکەنمان کرد ئەسباب سەحیمان کرد اینجا بردمەوە جامیعە ئاڵێ دەرەجەی مەرحەلەی 1 و 2 گەرەکە کولی هەندەسەیە قسم کیمیا قسم میکانیک تای ئیساکاوە تا لە ماڵەوە 2 ساڵە لە ماڵە دانیشتەی مسەڵ 2 ساڵە تەرقین قەید سێم لە ناوەندیە 4 لە کولیەی هەندەسە قسم کیمیا قسم میکانیک کولیەی تربیە قسم کیمیا کولیەی تربیە قسم لغە ئینگلیزی کولیەی زەراعە قسم توربە هەموو بەشانە لە هەرێمی کوردستان هەن بەڕێزان حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە ئەگەر پاساوتانەوە بوو بێت تا ئەم شەونەتان زانی بێ ئەو پیاوە بەڕێزە کە ئێستا قسەی کرد خاوەنی حەوت قوتابیە حەوت خوێندکارە چواری لە زانکۆیە سیانەکەی دیکەی لە ناوەندیە تا ئێستا وەکو کورد مامەڵەیان لەگەڵ نەکراوە من ئاگادارم ڕۆژانە عەرەب دێت لە هەرێمی کوردستان ئەخرێتە بەر خوێندن و ئەچ خوێندنی خۆی دەست پێیەکە مامۆستاگیان 24,000 تەلەبەی عەرەب وەرگیرەوە لێرە 24,000 تەلەبەی عەرەب ئەوە تا مەکتەب کراوەتەوە بەڵام یەک تەلەبەی من قاحتە لە کولیە لێرە وەربگیرێ یعنی من چی بڵێم هەرچی ئەڵێ هەر خۆت پەشیمانی سپاسان دەکەم نازانی لە دۆخی وایە نازانی چی بڵێ بەڕاستی ئەو کاکەیە فەرموو جەنابیشتان قسەی خۆتان بکەن پێشەکی دەستخۆش بۆ جەنابەت بە خێراتنی میوانە بە ڕێزانەکانم من وەکو پێشمەرگەیەکی خۆبەخش مەسئولی کۆمەڵێک گەنجی خۆبەخشی قارەمان بووم لە شاری کەرکووک و خورماتوو ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر ئاوارە بووین هاتوین بۆ هەولێر بەڵێ ئەوە ساڵێکە ماڵم لە هەولێرە من ئەگەر بچمە کەرکووکیشە بێت و لە ڕووی جەنابەت بە جیۆ بڕۆم بێمەوە
ڕێزمێ بۆ کاک شاخەوان و کاکن تەحەدایەک بەرمەسوولەکەم بزانێ ماڵی من لەکوێیە من ناوم عەلی دەلۆیە دوای 16 ئۆکتۆبەریش 8 ڕۆژ دوای 16 ئۆکتۆبەر کە ئەکا 24 دا کچێکمان لەدایک بوو ناوم ناسەر بەخۆ بێ ئومێد نیم بێ هیواژ نیم ئومێدم هەیە ئینشاءالله لەسەر دەستی جەنابی سەرۆک کاک مەسعود بەرزانی سەربەخۆ بین ئینشاءالله بۆ تایسە بەرپرسێک بە تایبەتی بەرپرسەکانی کەرکووک بۆ ئاوڕێ لە ئاوارەکان نادەنەوە نەک من زۆر کەسێ وەکو من یعنی ئاوارەکانی وەرە سەری بڵند ئەو جەماعەت مامۆستا و کاک خەلیل دێتەیە جار وایە ئاویان نییە بیخۆن بۆ تاکە یعنی مە ساڵێکە ئاوارە بووینە ئێمە بۆ تایسە بەرپرسێک سەردانمان بۆ ناکە سەبەبەکەی یعنی من خۆم کرێتە قوربانی بۆم کوردستانە تەحەدایەک بەرمەسوولەکەم مناڵەکەی خۆی ناو بنێ سەر بەخۆ تەحەدایەک بەرواحدەکەم بڵێم مەسوولی 40-50 نەفەرم بە بێت دینارێ مەعاش خۆبەخشبی ئەم شارە و شار بکەیت زۆر سپاسانەکەم ئەم بەڕێزە قسەی هەبوو سەرەتا قسەکانتان کورت بکەنەوە داوای لێبوردنەکەم واڵێم چکە کات لە بەرژەوەندیمانە نییە بۆی زۆرترین قسەش وەرگری سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەین بە بۆنەی ئەوەی ئەم هەلت بۆمان ڕەخسان بە خێراتنی ئەو دوو بەڕێزەشەکەم کاک شاخەوان و مامۆستا ڕێبوار وڵای من وەکو خۆم هیچ گلەیەکم نییە و هیچ کەم و کوڕێکم نییە ئێمە لە پێناو هەرچیەوەمان لێ هاتوو بێت ئاوارە بووین لە پێناو کوردە تا و سەربەرزیە بۆ ئێمە ئەم پارچە شعرەمش دوێنە شەونووسی بۆ 16 ئۆکتۆبەر ئەگەر ڕوخسەت بدەن ئەی خوێنمەوە بۆتان لە 16 دەبوو مانگی ئۆکتۆبەر خورماتویان کرد بە ساحەی مەحشەر خنجێری ژەهریان لە پشتمان درا بەسخوا ئەزانێت چیمان پێکرا پار ئەم وەختە بوو خاکم فرۆشرا براکەم کردی دوشمن پێی نەکرا ئەی بێ نازەکەم شاری خورمات و نازانم بە چەند تۆیان دابەش و کەلی هەنجیرە تاک و ئاوەسپێ ئەو ڕۆژە ڕەشە مێژوو ئەینووسێ لاپەڕەی ڕەشیان لاپەڕەی سپی ڕەش ئەکاتەوە 16 ئۆکتۆبەر ئەنووسێتەوە دەستخۆش سپاس بۆ جەنابتان بە بینە لای ئێوە کاک شاخەوان فەرموو واللهی من ئەگەر ئەفوم کەن تەبعاً منم بە ڕێزانە زۆریان سەردانیانم کردەوە زیاتر تەرکیزم لەسەر ماڵە شەهیدەکان کردووە ناشکرێنی 50-60 ماڵ هەمووی بکەی بەڵام ئاوارەکانی دووس خورماتوو هات چوومە خزمەتیان هەمویان لە جێگایە کۆ کردەوە یەک معاناتێکی زۆریان هەیە ئەمان معاناتی ئەمان یەکودونیە معاناتیان لە جێگای خۆیان و لێرەش کۆمەڵی معاناتیان هەبوو ینی کارەبایان نەبوو کارەبای بیری ئاوەکەیان لێ بڕی بوون من چوم تەدەخۆلم کرد محاویلەیەکم بۆیان هێنا کێشەیان نەما خۆیان ڕەنگە ئاگادار بن و ئازایش نییە ئەو واجبی سەرشانمە لە بابەتی دەنگی ئەمان بوومە هەمیشە ینی ڕەنگە گویان لێ لە خزمەتی جەنابی سەرۆک معاناتی ئەمان بە ئەمانەتەوە گەیاندووە لە خزمەتی جەنابی کاک نێچیروان و لە خزمەتی جەنابی کاک مەسروریش لە کۆبوونەوەکان بەرپرسی تری کەرکووکی لێ بۆ دەتوان پرسن معاناتی ئەمان وەکو خۆی گەیاندووە و تەوجیهیش زۆر جادراوە بە دەستگای خێرخوازی بارزانانی کە من لێرە سوپاسیانەکەم تاکە ڕێکخراو بوونە بە دەنگمانەوە هاتینە و پێش جەژنە ڕێکخراوێکی بیانیم ڕاستپارت بۆی بە تایبەتی بۆ سەری بڵند و دوو گەڕێکی تر کە هیچ نەبێ باسیەوە کاڵێت جاری وای ئاوی لێ نییە بیخۆن کە ڕەنگە ئەوانی تر زیاتر لە سەری بڵندن کاک علی نازام لەوێ نییە بەڵام ئەو لەوێ نییە لە سەری بڵند مشکلیان هەبوو بۆیانمان چارەسەر کرد بەس کاک علی لەوێ نییە دیارە ئاگادار نییە بەڵام بەنسبەت کێشەیە و بەڕێزەوە کە باوکی حوت خوێندکار و قوتابیە کێشەی ئەو تەبعاً ئێمە دوو جۆر تعاملمان لەگەڵ دوو جیهات بوو یەک وەزارەتی تەربیەی حکوومەتی ئێرەم دوو وەزارەتی خوێندنی باڵا بە سوپاسەوە بەڕێز دکتۆر پشتیوان هەر یەکەم ڕۆژ هەم مامۆساکانی تەنسیب کرد لەسەر قوتابخانەکان هەم تەواوی قوتابیەکانی ئێمەی وەرگرت بەڵام معاناتی گەورەی ئێمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای هەرێمە پێ ئەچێ بە عازێکی حزبی ڕێگەنەدا و قوتابی ئاواران لە کولەکان وەربگیرن من هیچێکم لەوانەی کە خوشکی من ئەندامی پەرلەمانم کولەی هەندەسە بووە ساڵێکی فەوتاوە تا ئێساش مەسیری دیار نییە بۆیە زیاتر وەزارەتی خوێندنی باڵایە بە قەستی و بە عەمدیش تعاملێکی زۆر ناشینەکە دوو جار سەرۆکی حکوومەت من لە حزوری جەنابیانەوەم باسکرۆی عازی پێداوە بەڵام هەندێک بیان و ئەبینێتەوە بیانووی نامەنتەقێت چکە من بەدەر لەوەی ئەندام پەرلەمان بەسە وتی سێ مناڵەکەی تریشی کە
من مامۆستای زانکۆ بوومە پێشێ بچمە پەرلەمان مامۆسای زانکۆ بوومە ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا بە بیانوو نەگەڕێ منۆکە ئەکادمیەکەڵێم هیچ بیانوێکی لە بەردەسانیە من پێشتر قوتابیانی کوردم لە تکریتەوە گواستەوە بۆ مووسڵ لە مووسی شەوە گواستنەوە بۆ کەرکووک هەموو ئەو بەربەستانە هەبوو هەمویان بۆ چاکردن بەڵام ئێستا ئەوە ماوەی 1 ساڵە وەزیری خوێندنی باڵا لە بەرەوەی سەر بەلایەنێکی سیاسی تەوجیهی پێدرێ هاوکاری قوتابیەکانی ئێمە ناکات لێرەوە داوادارین وەزیری خوێندنی باڵا وەڵام بداتەوە کە ئەم مەسلەیە وایە یاخود وانە بە ڕای مامۆستا ڕێبواریش بزانین مامۆستا ڕێبوار ئێوە خۆشتان بە شێوەیەک لە شێوەکان ینی نەڕۆشتونەتەوە کەرکووک و لە شوێنی خۆتان هەڵکەندراون بەڵام ئەو معاناتانەی لەم بەڕێزانە گوێمان لێ ئەبێت بایی ئەوە نییە کە پارتە سیاسیەکانی کوردستان ینی لە نێوان کەوانەیە کە خەبەریان بێتەوە لایەک لە دۆخیان بکەنەوە ینی بە بۆنەی کوردبوونیانەوە لە شوێنی خۆیان هەڵکەندراون تەنانەت خزمەتگوزاری زۆر بچووک و سادەیان بۆ دابین ناکرێت ینی خوێندکارەکان یا قوتابیەکانی نیانەوە بگەڕێنەوە سەر خوێندن ئەمەیان بۆ ناکرێت ئێوە لەم بارەیەوە حەزەکەم ئێوەش پەیامێک بگەین وەکو کەرکووکیەک لامە لە 91 دوای راپەڕینێک مەزنەکە و داوێت کە بەداخۆ سەدام هاتە کەرکووکەوت ئێمە ئاوارە کراین لە کاتەوەک هەمیسا من لەو کاتە گرتراشم لە ئەمنی کەرکووک بووم بۆ 6 مانگ بۆ ئەوەی کە سەفحەی غەدروخیانیان لێوناونا دوای ئەوە کە هاتینە کوردستان بەبیرم دێ و کاتات پرۆسەیەکیان کە بە ناوی تەڵەبە دابراوەکان قوتابی دابراوە من سەفی 4 بووم کاتە لە کولیە کە گرترام دوهاتمێنەوە کۆمەڵی خەڵکی زۆر تەڵەبەی زۆر هەمویان وەرگرت بەبێ قەید و شەرت حتا دەرەجەکانمان نەبوو مطلقاً لە یەکەوە تا 4 وتیان مشکلە نییە تەواوی کەن کەیس سەدام نەمات لە 91 بۆ 2023 ئەکاتە 13 ساڵ یعنی فعلا 13 ساڵ تێپەڕی کرد ئەو ساداوای وەسیقانیمان کردوە شادەشی تەخەلوتیاندا پێمان وەستێکی یعنی نازام ئێستاکە بەداخەوە یعنی بۆ وەزیرەکە کورد بێت و لە هەرێمی کوردستان بێت و ئەو کاتەکە زۆر یعنی بارودۆخی هەرێمیش زۆر قورس بوو یعنی وەکو ئێستا نەبووکە ئەوە فەراحەیەکە بە تووشێ منش دەنگ بکەمە پاڵدەنگیان و ئێمەش دا و داواکاریان بەرزەکەینەوە پێم وابێ ئەو کاکەیە هەستم کرد دویستی قسە بکات قسەکانی خۆت کە زۆر بە کورتی سپاس دەکەم کا یادگار من خەڵک دۆزم بەڵام لە کەرکووکۆ تەلەفۆنیان بۆم گرتیان لەسەر ئێمە قسەکە لەمە عسکەر خالیتەیە 150 ماڵی بەڵێ لە دووریشەوە ناتوانن سیر خانەکان خۆیان بکەن هەشتی تورکمانی داگیری کردووە ئەوە بە کاگرێوار ئەڵێم لە متحیدار چنێ بەلایەمەوە ئەوان متحیدە نین گوێیان کەڕە بەرابەر خەزیەی کوردی بیگەێنی مەمنونتین وە کاکشاخەوانیش کاکشاخەوان هەوڵیدا ئاوەکەمانی چاک کرد مەمنونین دەستی خۆش بێت کارەباکەمانیش چەند ئەمپێر کامۆلیدەت هەبێ ئەوەنە ئەمپێر کارەبات ئەگەر هەوڵێمانش بۆ بدەی بۆ مەمنونتین لەسەری بڵند کاکشاخۆشنی هەر بژین لە 150 ماڵەکەەوە دەست پێ بکەین ینی کراوە بە شوێنی حەشد و بارەگای سەربازی و حزبی و شوێنی ئاینی و ئەوانەشی خاوەنی ماڵەکان نەبێت لە دوورەوە سێریکەم دەمان کاگیاتگەر لەسەر مەوزوعی ماسکەر خالیت پێشتیشە و بڕیارە هات کاگرێبارە زانێ بەغدا لە 8 ساڵە داوای ئەوە کە کاوانە دەربکرێن باعتیبارەوەی مەعسکەرە بەڵام ئێمە ڕێگر بووین لە بەرەوەی دەسەڵات بووین هەم ئەمان جێبەجیان ناکرەوە هەم محافەزە جێبەجی ناکرەوە ئێمە خاوەن هێز بووین ڕێگەمان نادا بەڵام ئێستا ئەوان لە ساحەکەن ئەوەی کێکە لەو کێشە گەورانی کە خەڵکی تریشێتی لەسەر بابەتی کرێچەکانی ئەمان تەمان من ئیحسایەکم کرد ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە 1 ملیۆن دلار ئەتوانێت کرێی ئەم بە ڕێزانە دابین کا بۆ ماوەی 1 ساڵ بە 1 ملیۆن دلار کە ئومێدەوارە من داواشم کردووە ئەو بابەتە بکرێت کە ئەمانە زۆربەی ئەم بە ڕێزانە هەم خاوەن خانوەکان مساعدیانیان کرۆ بە 100 دلار لە خانوویەکن بکرێن یا بە 150 دلار تێشوی ئەوە ناکە ملیۆنی دلار ملیۆنێک شتێک کە پێم وایە مەبلەغێکی هاوڕێیانم پێم بەڵێن کاتم تەواو لە کۆتایی نزیک بۆتەوە کۆتا پرسیاری من کۆتا پەیامی ئێوە بێت لێرە بە دوا کورچی بکات چۆن وا بکەین کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بکەونە دوامانەوە بۆ ئاسۆ بڕوانین کەرکووک جارێکی تر ببێ بە کەرکووکێکی کوردستانی کە کورتایە بژی و کورتایە دەسەڵاتدار بێت طبعاً پەیامەکەی من ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو باڵی خیانەتی کردووە بەلاوێ بنن دەستێکی نوێ کە دەیان خەڵکی شۆڕژگەڕ و سەرکردەی دەسۆزیانتیایە ئەوان بێنە پێشەوە لەگەڵ پارتی و لەگەڵ لایەنە سیاسەکانی ترە چکە بەڕاستی من بێئومێد بووم لەوان ئەوان تا بۆیان بکرێت دەستی خیانەتیان بەردەوامەکەن و کۆتاییان پێ نەهێناوە لەگەڵ دەستێکی نوێی ناوەیەکێتیە هەوڵ بدەین و لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانیە گرتووە کۆمەڵ ئەحزابی ئیسلامی و ئەلمانی بتوانین هەوڵی ئەوە بدەین فشارەکانمان بەردەوام بکەین ئەو دۆخەسە پێنراوە بەسەر کەرکووک کۆتایی پێبێنی مامۆستا ڕێبوار کۆتا پەیامی ئێوەش سەبارەت بە داهاتووی کەرکووک و دووز و خانەقینیشمان بیر نەچێت معاناتی خانەقینیش ئێجگار زۆرە هیچ کەمتر نییە لە دووز و کەرکووک وڵایم بەسەوە داخوک و شوێنەکانی تر ئەوەنە مژدەیەکی خۆش بە یعنی
بە کورد دەدەم کورد ملەتێکی مەزلومە لە سەدام بە قۆتر نەبوو شەشەم جێی شێبوو لە هەموو عالەمە و 35 ساڵ ویستی کورد لە ناوبەرێ بەڵام مەسیری سەدام و ئەزلامی سەدام ئێستا هەمومان نەزانین کوێ زبڵخانەی تاریخەوە بەخۆ هەچ کەسێ زوڵمی لێک کوردێک کرد بێک بە ناحەق لە کونالوتی دەرەچێت دەرەوە یعنی ئەو بەدەر لەوەی کە خوایەکەیە لە هەموو گەورەترە لە هەموو ئەو هێزانەی کە ئێستاکە خۆیان حازر کردووە کە کورد لە ناوبەرن من ضمنی معادلاتی دەولی و ئەقلیمیش چونکە ئەوە ساحە بینینەوە چیان بەستەرێتەوەی کە مؤامەرە و پیلانیان دژی کورد کرد ئەگەر کورد بێ عەرەب بێ فارس بێ عەجەم بێ ئەو زەخنەبووتەی کە دەرخوادی ئەوە تووشی دیت تووشیان نەبێتەوە نەوەی ئەو نیشانەوە لەوە نەخراپتریان بەسەر من ئیمانم بەخوا زۆر بە گەورەیە ئێمە ئارامیەکمان لەسەرە خوش بەهانای مەزلومەوە دێت من ئەزانم دووریش نییە و لە مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سوپاس کاک شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئێوەش سوپاس کە لێرە ئامادە بوون سوپاسی بێپایانم بۆ ئەم هاوڕێ و برا بەڕێزانە کە ئەمڕۆ لێرە حزوریان هەبوو کەرکووکین خەڵکی دووزن داقووق بێگومان بەبێ ئێوە بەرنمەکە نەقسی زۆرە بوو و معاناتی خۆتان تانگەیاندووە ئێستا سەری ئەوانە گوێتان لێ بگرن سوپاسانەکەم ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز قسە ئەکرێت ئەوترێت لە خانەقین لە دووز لە داقووق لە خورماتوو لە دووس لە تەواوی ئەو شوێنانی کە کورتیای هەڵکەنراوە سوکایەتی بە کورد ئەکرێت لە تەواوی چین و توێژەکان کاتی ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد هەڵوەستەی لەسەر بکات و هەڵوێست وەربگرێت ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.